بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. خۆشویستانم لەم بەرنامەیە باس لە هاوڕێیەتیەکەین، کاردانەوەی هاوڕێیەتی لەسەر کەسەکان، چۆنێتی ژیان لەگەڵ هاوڕێکی باش و هاوڕێکی خراپ. ئایا مرۆڤەکان ئەگەر هاوڕێکی باشیان هەبێ ژیانیان بەرەو چۆ ئەڕوا و ئەگەر هاوڕێتی کەسانی خراپکەن ئایا ژیانیان چی لێ دێ و بەرەو چۆ دەڕوا. بۆ مەبەستە دوو میوانی خۆشەویستمان لێرە ئامادەیە لە سلێمانی، ئەوانیش دکتۆر ئەکرەم مهرداد نووسەر، دکتۆر جان بەخێربێی، هەروەها چیمەن محەممەد ڕاهێنەری گەشەپێدانی خوت. بەخێربێی چیمەخان، ئێوەش بەخێربێن. سەرەتا چیمەخان ئەمەوێت لە جەنابەت بپرسم، ئایا مەسیری ژیانی کەسەکان هاوڕێکی خراپ یا هاوڕێکی باش ئەتوانێت دەستنیشانی کە یعنی قەدەری ئەو ئینسانە بەرەو چۆ بڕوات؟ ئایا سەرکەوتن ئەوە نییە کە تۆ هاوڕێتی چەند کەسێکی سەرکەوتوو بکەیت و دۆڕان و بەرەو هەڵدێری ئەوەیە کە هاوڕێتی چەند کەسێ بکەی کە دایمە لە هەڵدێرا بن؟ بەزەبەت. سەرەتا سوپاس بۆ بەرنامەکەتان. بەخێر بێ. طبعاً دراسەیەکی زۆر قوڵ و درێژ کرا لەسەر هۆکارەکانی دڵخۆشی لە زەوی، لەسەر کۆمەڵێک زۆر بگرە هەزاران خەڵک و پرسیاریان لێکرد چییە ئەو شتێک کە دڵخۆشت ئەکا لە ژیان. پێیان وابوو کە پارە دەرەچێ، بەڵام دەرکەوت پەیوەندی باش ئەوە دڵخۆشیانەکە و هەست بە بوونی خۆیانەکەن زیاتر. و بۆیش لە دوای ئەوە کۆمەڵێک دراسات کرا لەسەر ئەو کەسانەی کە کێشەیان هەیە لە ڕووی جەستە، کێشەی تەنیایی، کێشەی خەمۆکی شەکرا، کێشەی فشاری خوێن، دەرکەوت زۆربەی هەرە زۆریان کێشەی هاوڕێتیان هەیە. یان ئەوە تا هاوڕێکی پاڵپشتیان نییە، یان هاوڕێیان نییە، یاخود هاوڕێکی خراپیان هەیە. باشە، مرۆڤ شەرتە هاوڕێ هەبێ؟ یعنی ئەکرێ ژیان بەسەر بەری بەبێ هاوڕێتی؟ لە حاڵەتێک زۆر کەم ئەگینا هاوڕێتی زەڕوڕەتی ژیانە، چونکە ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین، ئێمە ناتوانین بە تەنیا بژین. یعنی ئەگەر کەسێک هەیە لە ئەشکەوتێکە ئەژی، بۆ نمونە 20 ساڵ لەوێ ئەژی، بەڵام کەسێک هەیە نێو کۆمەلگا ئەژی، ئەبینی ئەو کەسێک نێو کۆمەلگا بە ساڵێک وانەکانی ئەو کەسە فێر بکە 20 ساڵ لە نێو ئەشکەوتێک بە تەنیا ئەژی. واتە هەر کاتێک ئێمە پەیوەندیمان هاوڕێتی زیاتر هەبوو، واتە زوو ئەگەشێنەوە، زوو گەورە ئەبین و زوو بە ئاگا ئەبین ووانەکانی ژیان خێراتر فێریە. یعنی تۆ شتیش هەر لە تەجروبەی ئەوانی ترەوە فێرەبی، وانە؟ ئەکید 100%. ئێمە ژیان چی جیاوازیەک هەیە لە من بۆ تۆ؟ مەگەر ئەوە نییە سەیری یەکترەکەین فێرەبین، ڕەنگە بکەوین، ڕەنگە هەڵسینەوە، ڕەنگە پاڵپشتیە، خۆشەویستیە، ئارامیە، ئەمانە لە پاڵچیەوە دێن. باشە ئەگەر پەیوەندی لێلا بدەین، یان ئێستا بێنە پەیوەندی لا بدە لە ژیانی خەڵک، پەیوەندی لا بدە. خەڵک هەستەکەی نازانی بۆچێ بژی، نازانێ بۆچی بژی. ئەخ باشەکەی ناپەیوەندیەکان مەسەلەن ئینسان ئەتوانێت لەگەڵ خێزانەکەی خۆیان پەیوەندی هەبێ، لەگەڵ دایک و باوکی، لەگەڵ خوشک و براکانی، لەگەڵ کوڕە مام و کچە مام و ئامۆزا و پورزا و توزانم خاڵۆزا و ئەوانە. یعنی هەر شەرتە کە هاوڕێت هەبێت لە دەرەوەی ئەم فامیلیەت. ئەزانی بۆ لەبەرەوەی هەر یەک لە ئێمە هەستێکی تایبەتمان دەسەکەوێت. یعنی ئێستا پەیوەندی من لەگەڵ مێردەکەم هەستێکی تایبەت دەسەکەوێت. جا زۆر کەمە مێرد بێ یاخود هاوسەر بێ و هاوڕێ بێ، چکە جاروا هەیە ڕۆڵی عاشقە بینێ، جاروا هەیە ڕۆڵی، یعنی ناتوانێت، زۆر زەحمەتە کەسێک بینێ ڕۆڵی هەمووی بگێڕێ، زەحمەتە بەتایبەت لە کۆمەلگای ئێمە. و دایک و باوک هەستێکی جیاواز، ڕەنگە هەستی ئاسایشمان دەستکە لە پاڵیان، بەڵام هاوڕێتی ڕەنگە گەورەترین هەستمان دەستکە، ئەوش هەستی ئەوەیە کە تۆ ئینتیمات هەیە بۆ ئەو شوێنە، هەست بە بوونی خۆتەکەی لەو شوێنە و هەست بە پاڵپشتی ئەەکەی، کە ئەم سێشتە ئەسڵەن شتێکی سەرەکیە بۆ مانەوەی مرۆڤ بە شێوەیەکی تەندروست لە ڕووی دەرونیەوە. زۆر سپاس. دکتۆر، بەڕای تۆ تا چەند گرنگە کەسەکان هاوڕێتی ینی بە زۆر بە وردی بڕوانن هاوڕێکانیان، بە تایبەتی گەنجەکان؟ هەندێک لە گەنجەکانمان دەبینی ینی بەهۆی هاوڕێکی خراپەوە بەرەو هەڵدێر ئەڕۆن، یعنی کاری هەڵەکەن، دوایی هەموو ژیانیان پەشیمانە بنۆلی.
تا چەند گرنگە کە گەنجەکانمان وریای هاوڕێکانیان من زۆر بە وردی بیر لە هاوڕێتی بکەنەوە. سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانتان. ئەگەر یارمەتیم بن شێوەی پەیوەندیەکانی نێوان مرۆڤەکان باس کەم زۆر بە کورتی و لە ناویانە هاوڕێتی بزانین لە چێ کلاسێکە یا لە چێ پۆڵێنێکەیە. پەیوەندیەکانی نێوان مرۆڤ چوار جۆر پەیوەندیە. یەکەم پەیوەندی دایک و مناڵە کە دایک هەرەومە هەست بکە مناڵێک لە سکایەتی بێڕادە خۆشیەوێ. دووهەم پەیوەندی نێوان باوک و مناڵە کە مناڵ لە دایکە بێ باوک ئەو پەیوەندی هەیە کە بەشێکی زۆری پەیوەندیەکەش دروستکردنی بەهایە و فێرکردنی شتەکانە. دیارە ئەمە بۆچوونێکی کۆنیشە چکە ئێستا دایکیش ئەو دەورە ئەبینێ بەڵام پەیوەندی دایکانە بۆچی پێشترە لە بەرەوەی بایۆلۆجیەکە وای کردووە لایەنە بایۆلۆجیەکە. سێهەم جۆری پەیوەندی هاوڕێیەتیە. تەنانەت پەیوەندی ئەوەی کە جەناب باس کرد خوشک و براکانیش خزمەکانیش ئەوانەی لە کارەکەشا ئیشن لەگەڵەکەن هەمومان بە تەبیعەتی حاڵ بە شوێن ئەو کەسانەیە ئەگەڕین لایەن لەگەڵ ئەو کەسانەیە هاوڕێتیەکەن کە نزیکن لە خۆمان. جا سروشتیان نزیکە لە خۆمان سروش بە مەبەسم تەبیعەتی دەرونی و ئەوانەیە یان ڕەفتاریان نزیکە لە خۆمان یان بیرکردنەوەیان نزیکە لە خۆمان. بۆیە تەمەشاکەی هاوڕێتی تا ڕادەیەکی زۆر تیشکە خاتە سەر پەیوەندیەکانی تر. چوارەم جۆری پەیوەندی سۆزداری نێوان ژن و پیاوە، پەیوەندی خۆشەویستی نێوان ژن و پیاوە کە ئەمیش هەم پەیوەندی دایکانە و باوکانی تایە هەم پەیوەندی خوشک و برایانی تایە و هەم پەیوەندی هاوڕێتی تایە بە ئیزافەی ئەوەی کە پەیوەندی نێوان دوو ڕەگەزەکەشە. ئەو قسەی کە مامۆسا کردی مەسەلە بۆ نمونە ئەگەر لە بینی دوو دڵدارەیە لە بینی دوو هاوسەرە پەیوەندیەکە بگاتە ئاستی هاوڕێتی مانایەوە گاتە ئاستی تەفاهم ئاستی تێگەیشتن. یعنی ئەگەر ژن و مێردێک هاوڕێ بن ژیانیان خۆشترە بێ وانە معلومە. ئەگەر تا ڕادێک پۆڵێنی هاوڕێتی بکەین ئێمە ینی ئاستەکانی هاوڕێتی ئەمما ئاستی ئەوەیە کە تۆ خۆشیت لەو کەسەیە جۆرێک لە پەیداکردنی هاودەمە جۆرێک لە پەیداکردنی کەسێکە ئەوەی کە بەعاری برادێک هەیە برادری مناڵیمە ئەڵێ کە تەصنیفی هاوڕێتیەکەین و هەندێ هاوڕێترمان ئەوانەی کە لە ژیانمانە ناسیومانن ئەڵێ مەسەلەن بۆ نمونە ئەڵم فلان کەس ئەڵێ بەخواست سۆران ئەو ئەشیای بۆمان نابێ زۆر یعنی وی کە جەنابەت باسێکی ئەبێ هاوڕێ ئەشیان بۆ یەکتری ببیانی دروست وایە. ینی ئێمە کەسێکین بە هاوڕێ خۆمان یان کەسێک ئەبێ بە هاوڕێمان کە بەشێکی زۆری شتەکانمان بۆ یەک ببێ ئەشیاکانمان بۆ باشە. ینی یەکەم ئاستی هاوڕێتی ئەوەی کە تۆ مرتاحبی لەگەڵ ئەو کەسە ئەو کەسەت پێ خۆش بێ بێگومان قسەیە ڕەفتارە هەڵسو کەوتە ئەمانە هەمووی سەرەتاکانی هاوڕێتیە. دوای ئەوە هاوڕێتی ئەبێتە جۆرێک لە بیر و باوەڕ ینی جۆرێک لە با بڵین هاودەمبوون. باشە چۆن گەنجێک بزانێ ئەم هاوڕێکی باشە یعنی چۆن ئەوشتە ئەوە زۆر سەختە چۆن ئەوشتە بزانێ ئەزانی چۆن مەسەلەکە ئەوەیە لە وڵاتی ئێمە ئەم مۆزوعانە ئەم بابەتانە تا ئێستا لێکۆڵینەوەی لەسەر نەکراوە لەگەڵ مامۆساژ باسمان کرد پێش بەرنامەکە لێکۆڵینەوەی زۆر کەمی لەسەر کراوە گرنگی زۆر کەمی پێدراوە بەڵام لە وڵاتانی تر بێگومان ئەمە گرنگی پێدرێ. مەسەلە بۆ نمونە کەش و هەوای ناو خوێندن ژینگەی خوێندن ئەتوانێ مەسەلە وا بکە هاوڕێتیەک دروستکە. من هاوڕێم هەیە پێشتریش باسمان کرد ینی چەند ساڵێکی زۆرە هاوڕین وەختی خۆی بەهۆی خوێندنەوە یەکمان ناسیوە بەڵام مەسەلەکە ئەوەیە کە ئێمە شتی نزیکمان لە یەک هەیە بیر و باوەڕی نزیکمان هەیە گرنگیدانی نزیکمان هەیە سروشت و ڕەفتار و تەبیعەتمان لە یەک نزیکە مرتاحین لەگەڵ یەک خۆشیمان لە یەکیە بە تەبیعەتی حاڵ لەباری دەرونیشەوە ئینسان حەزی لەو کەسانەیە کە وزەی باشی پێ ئەبەخشن وزەی خۆشی پێ ئەبەخشن. بێگومان هەمووشمان تووشی هاوڕێی ناخۆش بووین یانەوەی کاڵێن هاوڕێی بێزارکار بووین یان هاوڕێی دوو لە ڕووی هەمومان خراپ بووین بە تەبیعەتی حاڵ وایە. زۆر باشە. ئێمە چەند چاو پێکەوتنێکمان وەرگرتووە پێکەوە بە تەماشایکەین و دوایی دێینەوە درێژە بە گفتوگۆکەمانەین فەرفەر.
ئێستا هەکو لە شخصانەیشم نەدەکەن بۆی برادێرێکی باش زۆر ینی لۆیشی باش ینی لۆیش ئیشکردنوانە زۆر عالی لەگەر داواتە کردم دەمە تەنگۆڤیا هەواڵ دیار بن هەواڵ ناوە هەمووی تا سڵاوکرا هەواڵێتەیە هەواڵ ئەگەر تشتێک سەرێ مرۆڤی بێتەن ئێک خۆل مرۆڤی بکاتە خوددان و دەمە تەنگۆڤیل مە بیتە خوددان ئەوە هەواڵم نە هەموو هەر کەسێکی سەر جادێکی سڵاوکرا من ئەن خوب من خۆش کرد کەیفە خوب من ئینا ئەو نە هەواڵە تەنها ڕازگۆیی لە هەموو کاتێکە هیچی تر ئینیس قسەیەشی هەیە هەڵێ لە کۆتایی تەمەنتا سەروەت و ماڵەکە حساب ناکرێ ژمارەی هاوڕەکان حسابەکرێ کە لە کۆتاییە مرۆڤ هەموو پێوەرەکان دەچێتەوە سەر هاوڕێتی لەبەرەوە هاوڕێتی جۆرە مەسەڵەن عەرەب چەند جای کردوتەوە مەسەڵەن زەمیری داناوە سەدیقی داوە لای ئێمە مەسەڵەن هاوکاری داناوە هاوڕێی داناوە بەڵام هاوڕێی ڕاستەقینە هەمیشە خۆی طەبیعەتی سروشتی ژیان وایە لە کاتی دۆخی ناهەمواری و سەختی مرۆڤەکانە دەرەکەێت هاوڕێ باش نەعمەتەکە خوا پێدەدا و دەتوانیت بەرەو شتی باشت ببات لە ژیان سەرکەوتوت کات فێری کارت کات لە هەمان کاتەوە هاوڕێ بڵعکسیمان شەیە هاوڕێ خراپیش دەتوانی فێری ئیشی خراپت کات لە کار دوور کاتەوە لە کۆمەلگە دوورت کاتەوە تووشی میشکلت کات لە عایلێت بە دوورت بێخیت وتنەوەبیتە شخصێک بزی هەموو هەواڵی پەلبژێری از gelek lêt gerim heta şexsekê bînim û zîbizî ez êkî wan kesame hevalêt min çêt bît hindî destekê nebin yanî pênc şexs nebin ew şexse jî hewin evêt ku rastî min ê cerbandîn هاوڕێ باش دەتوانی تاقیکەوە بە شتێک باشەکان و پێی برێ ئیشەکتەیە مشکلەکەتەیە بزان باریکاری دوتێت پێت نایێت ئەگە باریکاری دوهاتەوە دیار هاوڕێکی باشە ڕاستەقینە لەگەڵتا بەعکسەوە گەشت باریکاری دووە نات خۆی لێ دوزیەوە هاوڕێکی خراپە برادێری خراپ بۆ لێ ئەویشە باشانەی پێشتریش دەکەی ینی نەتانیم پێوە یان دەستن و خراپەی دەبە ینی وەت لێ ناکەی شەش باش بکەیت ئەزە ینی مەشروبە ئاشە زینایە زۆرە وەت لێ دەکە نێژش دەکەی لەو شتانە پێوە بۆی کە هاوڕێک هەڵبژێری کە ڕاستەقینە بێت ئەوەیە لە هەموو کاتێکا لەگەڵ تا بێت واتەتەنها لە کاتی خۆشیەکانە لەگەڵە نەبێت هەڵکو لە خۆشی نەخۆشیشە لەگەڵ تا بێت واللهی ئەمن برادرم یەکجار زۆر بوو بەڕاستی بەس کە تووشی شتە چی بووم تووشی نەخۆشە چی بووم هیچ کەسم لە دەرەوە پشت خۆم نەدیتەوە هیچ کاریگەرێکم نەدیت لە بەرامبەر برادەرەکانم هاوڕێیەکانم یعنی بەنسبەتە من هاوڕێیەتی ئێستاکە سەتانەوەتی مەسلحەتە هاوڕێتی ئێستا لە سەدا 90 مەسلحەتە دەڵێن هاوڕێی ڕاستەقینە لە کاتی میحنەتیە دەرەکەوێ ئەزانی چێ هاوڕێتە لە کاتە خۆشیەکانە ئەو کاتانی کە تۆ سەرکەوتووی زۆر هەستی پێ ناکەی وایە؟ مانای هاوڕێتی لای ئێمە زۆر یعنی شڵەژانیتیا دروست بووە ڕەنگە خەڵک نەزانن چکە بەس پێی وایە هاوڕێ ئیتر بۆی هەیە هەموو شتێ بکە بە شێوەی نەرێنی بەڵام یەکێک لە بنەما سەرەکیەکانی هاوڕێتی پاڵپشتیە یعنی ئەگەر هاوڕێک من و ئەو پاڵپشتی لە نێوان هەردووکمان نەبێت ئەو هاوڕێتیە واتە فەشەل یاخود شکست بۆ لەبەرەوەی هاوڕێتی ئەگەر ئێمە پێناسەی بکەین یەکسانە بەچی بە وەبەرهێنان وەبەرهێنان یانچی یعنی بەخشین و وەرگرتن واتە وشەی مەسلحەت ڕەنگە شیکردنەوەی خراپی بۆ مەسلحەتی هاوڕێتی هەموو شتێک مەسلحەتە لە ژیان تەنانەت پەیوەندی ڕەنگە ژن و مێردێک مەسلحەتە لە کۆتاییدا ئەگەر لێی بکۆڵیتەوە زۆر شت لە ژیان مەسلحەتە خۆ بێگومان ئەگەر تۆ ئەم هاوڕێیە ئەگەر ئێنەرژیکی پۆزیتیفت نایاتێ بالضبط وەکو دکتۆریش باسی کرد کە ئەگەر هەر نێگەتیڤ بێت و ئیزعاجت کات و شتی ناخۆشیت بەرامبەر بکە و ئەفکاری ناخۆش و نەرێنی بێنێت دەمێشی خۆت و کاتە زۆر دوورەکەی تۆلی بۆیە مەسەلەن شتێکی لە مەسلحەتیایە تۆ ئەو هاوڕێت بە شێوەیە لە شێوەکان خۆشی ئەگەیەنێ بە تۆ بۆیە تۆش بە هەمان شێوە بۆ ئەو بە هەمان شێوە ئێستا بێنە بەرچای خۆت من هاوڕێ تۆم خۆم جەوم خۆشە دڵم خۆشە دێم بۆ لا تۆ یعنی یەکسەر شتێکەکەی من بۆ هەست بکەم کە خۆشیەکەم گرنگ نەبوو ئێ باشە من دڵم ئەشکێ بۆ لەبەرەوەی مەسلحەتم هەیە بۆ ئەوی پاڵپشتم بی مەسلحەتە
ومصلحة مەرج نییە بە پارە بێ بە مەسلحەت هەستیشە من دێم هەستێکم دەسەکەوێت لەگەڵ هاوڕێیەکە هاوڕێی باشی ژەوەیە کە هاوڕێکەی ببینێت دڵخۆش بێ ئەبێ ئەوش دڵی خۆش بێ وانە جا بۆچی وایە لەبەرەوەی دووەم بنەمای هاوڕێتی خۆشەویستیە خۆشەویستی ئەوەیە کاتێک کە تۆ شتێک ئەەکەی ئەگە من حەزم لێش بێ و نەم بێ زۆر دڵخۆش بم مادامی کە تۆ کردت تۆ بەدەستت هێنا تۆ خانوویەکت کرد منیش نەم بێ مادام هاوڕێمی من دڵخۆشم دۆمیان خۆشەویستی بوو یەکەمیان چی بوو یەکەمیان بەرهێنانمان هەبێت لە پەیوەندێکە ئەزانین چۆن تۆ ئێستا پارەت هەیە ئەخیتە شوێنێکەوە مەشروعێک بەڵام ئێمەوە بەرهێنانمان نییە بۆ پەیوەندەکان چی ئەوێ پەیوەندەکان بۆ ئێوە بەرهێنانمان هەبێ کاتی ئەوێت یارمەتیدانی ئەوێت پاڵپشتیە قسەی خۆشە چێژە ڕەنگە دەرچوونە چونکە بەرپرسیارەتیە هەموو شتێک لە ژیان بەرپرسیارەتیە ئێمە ناتوانین چاوەڕێ شتێک لە کەسی بەرامبەر بکەین بەبێ ئێوە بەرپرسیار بن بەرامبەری بڵێم وەڵا هەموو شتێکم بۆ ئەکا قەینا بەڵام من نایکەم کەسێک لە ئەخیرە ئەشکێ و کەسێک عاجزە بێ یعنی ئێستا هاوڕێکم پێویستی بە منە هەردێ هەر بۆ یەکەم بەڵام من کە پێویستم پێێتی نایکە ئێکا کە تا ئەخیر بەردەوام نابێ بۆ لە بەرەوەی لە کۆتاییدا و بەرهێنان نەبوو بەخشین و وەرگرتن گرفتی تیا دروست بوو چۆن ئەبەخشم بەو شێ وەرەگرم بەڵام خەڵک ئەزان چیەکە ئەڵێ ئەوە تەلەفۆنی بۆم نەکرد ئەوە من دیاریم بۆی کڕی ئەو نەیکرد ئەمە مانای هاوڕەتی ئەسڕێتەوە چونکە ئەبێ شتەکان چۆن وشەیەکی ئینگلیزی هەیە ئەڵێ سپۆنتانیەس یعنی شتێک لە ناخەوە بێ شتێکی عەفەوی بێ طەبیعی نەک وەڵا بە مەجبوری بیکەم ئەبێت چاکەکە بکەیت و بی بەدەم ئاوە بالضبط ئەم مەسەلە ئەرێ نییە بەس ئەگەر لێ بکۆڵیتەوە چاکە بکە و فڕیدە ئاو یعنی چاوەڕێی بەرامبەر مەکەوە بە خۆشەویستیەوە بیکە و ئەمەش بنەمایەکی سەرەکیە ئەبێ خۆشم بوێت و کاتی کە خۆشم ئەوێت چی یەکەم هەر شتێکی بەدەست هێنا من دڵخۆشم پێویستی بە یارمەتیدان بوو من پشتیم پێویستی بە هاوکاری بوو خەمۆک بوو من لەگەڵیام نەک وەڵڵا ئەو کاتێک کە من دڵخۆشم ئەو دڵخۆشە لەگەڵیام کاتی کە دڵتەنگە مەرحەبای ناکەم ئەمە مانای خۆشەویستی لێرە سڕایەوە باشە هەندێک برادر هەیە بە بەردەوامی دڵی ناخۆشە بە شێوەیە لە شێوەکان خەمۆکی هەیە چەنی لەگەڵا ئەکەی چەنی لەگەڵا ئەهێنی ئەیبێ ئەو هەر بەردەوامە لەو خەمۆکیە یعنی واد لێکات تۆش ڕائکێشێتە ناو گۆماوی خەمۆکی کە ئابەوە ئینسان لەو حاڵەتا چی بکە ژیان و پەیوەندیەکان هەڵبژاردنە بە بیرمانەچێ هەڵت بژارد ئەبێ بەرپرسیار بەرەبەر هەڵبژار دەکەت وەکو ئەوەی کە بڵێ وەڵاهی من کاریگەرە بم بە خەمۆکیەکەی 100% کاریگەرە بین چونکە ئێمە مرۆڤێکی وەکو ئسفەنج وین مرۆڤ وەکو ئسفەنجە من لەگەڵ دکتۆر دائنیشم دو سێ ڕۆژ باوەڕم پێ بکە جاروایە ئەبینی قسەکانم لە ئەوە چێت ڕەفتارم لە ئەوە چێ ببێ ئەو بە خۆم بزانم بۆ لەبەرەوە هەڵەمژم بە هەمان شێوە خەمۆکی بەڵام شتێک هەیە لێرە ئەو کەسانەی کە دراسە کرا ساڵی 2010 ئەو کەسانەی کە هاوڕێتی باشیان هەیە دووچاری خەمۆکی نابنەوە هاوڕێتی باش و ئەو کەسانەی کە خەمۆکن و هاوڕێکی باش بێتە ژیانیان چارەسەرەکەیان بەقەت دکتۆرێکە وە 3 جار بەهێزتر بێنە بەرچای خۆت و ئەو مناڵانەی کە ئەو مناڵانی کە هاوڕەیەکیان هەیە ئەها مزاجیە هەنێک هاوڕێ هەیە لەگەڵ مزاجی ئەمڕۆ قسەت لەگەڵا کە سبەی نایکە ئەم مناڵانە ئەگەری هەیە بە شێوەیەکی زۆر یعنی ماوەیەکی کورت تووشی خەمۆکی بن و بۆیش هاوڕێی باش دوورمان ئەخاتەوە لە خەمۆکی زۆر ڕاستە دکتۆرەکرم جاران ئێستا باسی پێش بەرنامەکە باسی ئەوەت کرد کە لە ئەزمەر بوویت جەنابەت ئەو کاتە هەست دەکەم ساڵی بڵین جیلی ئێوە هەفتاکانیش هاوڕێتی زۆر سەمیمی بوو یعنی ئێسەوە جەنابەت فەرمووت کە هاوڕێت هەبوو هەتا ئەم ساتە وەختەش هەر هاوڕێن و هەر نزیکن منیش بە هەمان شێوە هاوڕێم هەبووە بەس ئێستا ئایا وایە و ئەگەر شارزای گەنجەکانمی ئایا هاوڕێتی بەو شێوەیە یاخود گۆڕاوە یەک مەسئلەی کۆمەڵناسی هەیە کە زۆرێک لە بیرمەندەکانی کۆمەڵناسی باسییان کردووە بە تایبەتی جۆری پەیوەندیەکان مەسلەیەکێ لەو قسانی کە کردمان مەسلحەت لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکە گۆڕێ ئێمە وەختی خۆی کە هاوڕێمان هەبووە مناڵ بووین یا گەنج بووین یا زۆر گەنج بووین بە تەبیعەتی حاڵ ئاستی پەیوەندیەکەمان ئاستێکی هەستەکی بووە وایە لە هەستێکی دیاری کراوە لە مستەوایەکی هۆشیاری دیاری کراوە کە فقط هەستیاریە
ئەو ڕفاقەتەمان زیاتر کردووە بەدڵبی دەکەیتەوە. بەڵێ ئەو ڕفاقەتە ئەو هاوڕێتیمان کردووە یا پێکەوە سعیمان کردووە یا پێکەوە چوین بۆ سەیرانێک یا قسەی خۆشمان کردووە. ئەم تەعقیداتی ئێستا کە لە ژیانمانە هەیە کە بێگومان ئینسان لە دوای تەمەنی 20-21ەوە تووشێ بێ نەبووە. بۆیە پێمان وایە ئەمە جۆرێکە لە نۆسالۆژیا ینی پێمان وایە ئەو هاوڕێتیە نموزەجەکەیە بۆ لەبەرەوەی ئێمە هەموو ئاستی بیرکردنەوەمان ئاستی شعورمان لەو هەستە مناڵانە یا گەنجانە بووە کە هەمووی بە تەبیعەتی حاڵ خۆشە. دکتۆرە و سەردەمەش ئەو تەکنەلۆژیایان نەبووە ئایفۆن باسی ئەوان ئەو حاڵەتە کە ئێستا مەسەلە بۆ نمونە هەمومان سۆزمان هەیە بۆ مناڵی یا بۆ گەنجی بەشێکی زۆری پەیوەندی بۆەوە هەیە کە ئێمە لەو سەردەمەیە بەرپرسیارەتیمان نەبووە کێشەی ینی بە دوای وەزیفایان نەگەڕاوین بە دوای پارەیان نەگەڕاوین بە دوای والحاصل ژیانەکەمان لەو سەردەمایە ژیانێکی سادە و ساکار بۆیە بۆیە ڕەفیقەکانیشمان هاوڕێکانیشمان وەکو خۆمان سادە و ساکار بوون بێکێشە بوون. شەڕێکی بەسیتیشمان بوو بێت دەمبۆڵەیەکیشمان بەعازگەم بە پێکەنینێک بە تەوقەیە چابەتەوە باشە. بەڵام سەردەمی دوای ئەوە سەردەمی ژیانیەتە پێشەوە تۆ ئەبێ ژیانی خۆت دروستکەی ئەبێ وەزیفەت هەبێ ئەبێ پارەت هەبێ ئەبێ ئیش بکەی ئەبێ بۆ مستەقبەلی خۆت شتێک دروستکەی کە ئەمانە هەمووی بە تەبیعەتی حاڵ تەئسیریان لەسەر هەموو جۆرەکانی پەیوەندی هەیە. تەئسیری لەسەر پەیوەندی نێوان خوشک و براکان هەیە، تەئسیری لەسەر پەیوەندی نێوان دایک و باوک و مناڵەکان هەیە، تەئسیر لەسەر پەیوەندی نێوان هاوسەرەکان هەیە. تۆ تەمەشاکەی لە غەربە بەتابەتی لەوەی کە پێوتری حەزارەتی غەربی مەبەستم ئەوروپای غەربی و ئەمریکای باکوورە ئەوەی کە لە خوان پێڵێن حەزارەتی غەربی لەبەروی زۆر کێشە بۆ ئینسان چارەسەر کراوە. هەموو کەس یا وەزیفەی هەیە یا حەقی بێکاری هەیە، هەموو کەس کێشەی سەکەنی نییە، هەموو کەس لایەنی تەندروستی تەمین کراوەنە ژیانی تەمین کراوە. بۆیە تەمەشاکەی هەموو پەیوەندیەکان بۆ هەموو جۆرەکانی پەیوەندی دوورە لەم بەرژەوەندیانە. کێ ئەم بەرژەوەندیانی جێبەجێ کردووە؟ حکوومەت و نیزام و قانون و یاسا و ئەو ڕژێم و سیستەمەی کە لەوێ هەیە. بۆیە تەمەشاکە ئەو سیستمە دکتۆریانی ئەگەر یارمەتی مێ قسێکە مەسەلە بۆ نمونە بچووک ئەو سیستمەی ئەوێ لەبەرەوەی کە خۆ دەزانی ئیش و کار و سترێسی ئەوانە تۆزێ هاوڕێتی ئەوان بە پلانە زیاتر چوونە دەرەوە و ویستم باسی ئەو بکەم. مەسەلە بۆ نمونە لێرە لە هاوڕێتی مەسەلە من تۆ لە کافتەریایەک یا لە خواردنگەیەک تۆ ئەبینم ئەبێ پارەت بۆ بن وانە تقریبان عادەتە. لە ئەوروپا و لە ئەمریکا ئەمە هەر نەماوە چکە بۆ هەموو کەس ژیانی خۆی هەیە پاری خۆی هەیە ئەمەش هینە ینی ئەمەش جۆرێکە لە گەشەکردن. ئەگەر یارمەتیم بەی سێرکە دکتۆر کامیان مەسەلەن ئەمەش خۆی قسەی لەسرە ئایا من ناڵم کامیان باشۆ کامیان خراپە بەڵام ئەوەی پێشکەوتوترە بە تەبیعەتی حاڵ تۆ مجموعەیە ئیلتیزام ڕۆبۆتیتر نییە هەنگێ ئیلتیزاماتی لە کۆڵ کردویتەوە چکە تۆ وەکو ئەو معاشتان هەیە سۆسیالتان هەیە تەمیناتی سەحید لێسەنگن زەریبەت لێسەنگن بازی لێسن باشە. لێرە چونکە ئەم سیستەمە یاساییە دەستوریە ئابووریە بۆ تەنزیمکردنی ژیانی خەڵک نییە بۆیە هەموو ئەمانە تەئسیرەکاتە سەر پەیوەندیەکان تەئسیرەکات سەر پەیوەندی نێوان براکان نێوان خوشکەکان نێوان ژن و پیاوەکان نێوان هینەکان. بۆیە تەمەشاکەی لێرە ئەو برادرانە وتی فریام نەکەوتن کە نەخۆش بووم وەلا ئەرخۆ بەڕاستیش یەک پرسیار بکەین ئیشی هاوڕێ یعنی لە ڕاستیە ئیشی هاوڕێ ئەوەیە فریای نەخۆش بکە یان ئیشی سەحەیە تەندروستیە فریای نەخۆشکەیە. جا باشە بۆیە ئێمە با بڵێن شیکردنەوەی پەیوەندیەکانمان شیکردنەوەیەکی پەیوەندیە لەم جۆرە ژیان و ژینگەی کە خۆمانەکەین. بەڵام بە بڕوای من ئەگەر بە وردی بتێ هاوڕێتی زۆر بار نەکەین باشە. هاوڕێتی چەند ئاستەیە ئێمە هەستمان نزیک بێ لێک ڕەفتارمان نزیک بێ لێک ئیحتیماممان نزیک بێ لێک بیر و باوەڕمان نزیک بێ لێک و جەوی یەک خۆشکەین جەوی یەک هاوڕێ مەسئول نییە لەسەر
هاوڕێکی تری یاخۆت دروست بڵێ چاوەڕوانی زۆر شتی لێ بکەیت کە لە تاقی ئەوانی بڕوا بکە لە ئەوروپا و لە ئەمریکا ینی ژنوپیاویش مەسئول نین لە بەخێوکردنی یەک تا ئەو ڕادەیە ئەمەی ئێرە حاڵەتە دواکەوتۆکەی پەیوەندی نێوان ئینسانەکانە بۆیە بەداخەوە وشەی بەرژەوەندی هاتە ناوە ئەگینا هاوڕێتی ئەسڵە نەبێ بەرژەوەندی تیانە بێ هاوڕێتی ئەبێ پێخۆشببوونی تیابێ جۆرێکە لە هاودەمبوون تۆ کەسێکەکەی بە هاوڕێی خۆت مەسەلە وەکو تۆ حەزی لە گۆرانی بێ وەکو ئەم حەزی لە شعر بێ وەکو من حەزی لە نووسین بێ مەسەلە کەسێکەکەی بە هاوڕێی خۆت حەزی لە قسەی خۆش بێ حەزی لە نوکتە بێ مەسەلە کەسێکەکەی بە هاوڕێی خۆت بیر و باوەڕی نزیک بێ لە خۆت هەموو ئەمانش ناچێتە ناو چوارچێوەی بەرژەوەندیەوە ئەچێتە ناو چوارچێوە نییە دانیشێل بە دیارتەوە لە خەستەخانە و ممکنە خۆ خەڵکی ئێمە زۆری طبیعەتی حاڵ کەمن ئەوانە کەمن یعنی حتا لە بینی خوشک و براکانە کەمن مەسەلە بۆ نمونە کاتی کۆڕۆناکە ناچار بووین بە دیارێکەوە دانەنشین وڵا ئەیان و وەخەی کەس بۆ خۆی لە کاتی کۆڕۆنا آخر خۆ چار نییە چاولێکە ینی تۆ ئەگەیتە سەردەمێک کە نەک هاوڕێکان نایەن بەلاتەوە ئێمە مەسەلە شەوان کە دانیشتین بە مۆبایل دانیشتین لەگەڵ هاوڕێکانمانە بەین بە ئەنتەرنێت تر دەستمان کرد بە قسە بە هەر کەسە لە ماڵی خۆشی باشە ئەوە ناگەێنێت کە مەسەڵەن هاوڕێتی بڵین لەم سەردەما بە شێوەی لە شێوەکان تۆزێ فیک بۆ ینی بڵێ بەڕێی من فیک نییە بەڕێی من نۆرماڵەکە وابێ سیرکە من بەڕێی من نەبێت تێ بگەین چکە ظروفێکی اقتصادی اجتماعی سیاسی کۆمەڵایەتی سەقافی وا هاتۆتە پێشەوە کە ئێمە تعریفی پەیوەندیەکان یا دیاردەکان یان ڕفتارەکان لەم ظروف و سەردەمایە بکەین مەسەلە بۆ نمونە تەماشاکەی وەختی خۆی ئەگەر من لە ئێوە گەورترم معلومە بەتەمەن کاسە دراوسێ هەبوو وەنا دراوسێ خواردنیە بر بۆ یەک ئێستا دراوسێ هەیە دراوسێ هەر ناناسێ ئەی خۆ تاسە تەواو ئەوە تاو بوو ئەوە تەواو بوو ها باشە ئێستا ئێمە چی بکەین بۆیە ئێستا ئێمە لەم سەردەمەیە ئەبێ وا تعریفی هاوڕێتی بکەین کە ئەو هەموو ئیلتیزاماتەی نییە ئەو هەموو چاوەڕوان لێکردنی نیە هاوڕێتی بۆ هاودەمیە زۆر باش ینی بەڕێی من خوشک و برایەتیش هەروایە بڕوا بکە نەتیجە ڕۆژێک لێ هاوسەرێتی جوای لێ یعنی مەسەلە بۆ نمونە دوو هاوسەر مەرج نییە تەواو کیسە و باخەڵەکان یەک بێ وە نییە مەسەلە بۆ نمونە حاڵەتی وا زۆرە حاڵەتی وا زۆرە خۆ هیچ دوو هاوڕێیەک بەقەر دوو هاوسەر پێکەوەن هیچ خوشک و برایەک بەقەر دوو هاوسەر پێکەوەن ئەوان شەو ڕۆژ پێکەوەن بەڵام ئێستا حاڵەتێکی واتۆتە پێشەوە ئەو پاری خۆیەتی ئەو پاری خۆیەتی بەڕێی من ئەم حاڵەتە عەیبدارەکەش نییە جۆرێکە لە ئەوەی کە لە کۆمەڵناسیە پێڵن دیاردەیەکی وا پەیدا بووە کە ئەم دیاردەیە تۆ ئەبێ تەعاملی لەگەڵ بکەی کە تەعاملیشی لەگەڵ کرد و ئەو ئیلتیزامە زۆرە نەخەیتە سەر هاوسەرەکەت یا هاوڕێکەت یا براکەت یا خوشکەکەت حتا مناڵەکانیشت مەسەلە جاران خەڵگەویت ئەبێ مناڵ فریام کە لە پیرێتیە وابوو ئێستا تقریبا ئەو شتانە ئێستش دکتۆر هەر هەیە بەس کەمە زۆر کەمە زۆر کەمترە بۆیە ینی شێوەی پەیوەندەکان بە طبیعەتی حاڵ گۆڕانی بەسەرایەت ئێمەش ئەبێت تەفەهومی بکەین تێبگەین و بە پێی ئەوە ڕفتاری خۆمان و تعریفی خۆمان لەگەڵ ئەو هاوڕێتی و ئەو پەیوەند هەموو مەبەستم هەموو زۆرەکانی پەیوەندیە زۆر ڕاست چیمەرخان دکتۆر ئەڵێ ژیان بە بەردەوامی لە گۆڕانکاریایە مەفهومی هاوڕێتیش بێگومان گۆڕاوە لە چاوجارانە بەڵام وەکو مرۆڤ ئەو عیلاقاتە ئینسانیەکان هەر وەکو خۆی نییە 2000 خۆشەویستی هەر خۆشەویستیە ڕق هەر ڕقا ئیرەیی هەر ئیرەییە وانە ینی ماسلۆ هەڕەمێکی هەیە هەڕەمی هەیە بۆ لەسەر باسچێکە باسی پێداویستی سەرەکیەکانی مرۆڤەکە و پێداویستی لاوەکیەکانی مرۆڤەکە کە بەڕاستی وڵاتە پێشکەوتەکان ئیشیان لەسەر کردووە ئەو شتانی کە شتێکی زۆر سەرەکین لە ژیانی مرۆڤ چییە ئەمانە بۆی دابیرکەی خواردنە لایانی جنسیە باشە خواردنەوەیە هەوایە ئاوە ئەمانەی بۆ دابیرکەی بۆ ئەوی بژی بە شێوەیەکی طەبیعی واتە کە نەمرێت و زۆر ژیانی پێشکەوتو نەبێت بەڵام باسی هاوڕێتی کردکەرێکی لە باسی پەیوەندیەکانەکە لە هەڕەمی سەیەم واتە شتێکی پێشکەوتووە
بە تەواوکەری قسەکەی دکتۆر کە باسی لەوە کرد کە ئەو کاتەی کە مرۆڤ پێداویستیەکانی دابین کراوە مانای هاوڕەتی جیاوازە بزەبت وایە ئەو کاتێک کە تۆ دیتە ئەم پێداویستیانە کە ماسلۆ باسیە کاشتە سەرەکیەکان دابین کراوە ئەمانی هەیە و لایانی جنسی تەواوە خێزانە خواردنە خۆراکە هەموو ئەمانەی هەیە ئەو کاتە ئەمانەی دابین کرا ئەو کاتە ئەتوانێت پەیوەندیەکەی باش بکە ئەو کاتە ئەتوانێت بڵێ ئەم پەیوەندیەکی تەندروستە و بەمانە کۆمەڵاتەکەی پێڵێن بێبەرژەوەندی کە مانایەکی ڕەنگە تا حدێک ینی غەڵەتی لەسەر دروستکراوان کێشەی تیا دروستکراوە واتە هاوڕێتی گرنگترین شت کە ئێمە دەستمانەکە وەکو بنەمای سێم چێژە یعنی هاوڕەتی یەکسانە بە چێژ یعنی ئەگەر هەر هاوڕێک لە ژیان تا تۆ چێژی لەگەڵ وەرناگری واتە ئەمە بنەمای سێمی جێبەجێ نەکرد ینی هاوڕەتێک تۆ بۆ چێکی بۆ لای هاوڕێ هاڵن هاودەمیە هاوخەمیە باسەکەی جۆ وەرەگری پێەکەنی ئەچی ئەگەڕێی سەفەرەکەی لەگەڵ یا واتە زۆرترین پێکەنین زۆرترین دەمەتەقێ زۆرترین نهێنی کە ئەگەر بەڕاستی هاوڕێ ڕاستەقینە بن بەڵام هەر وەکو ئەڵێن ئێمە کۆمەڵێک هاوڕێ هەیە لە ژیانە طبعا هاوڕێتی نزیک یان تایبەت ئەوە هاوڕێتێکی بازنەی بچووکە ناکرێ هەموو کەس بێتنێ و بازنەکە هاوڕێتی سەرەکیمان هەیە عام بۆ نمونە من لەگەڵ باشە و بازنە بچووکە ئەکرێت چەند کەس بێ ینی عادەت دیارە کێشەیە ئەگەر 9 کەس تێپەڕێ زۆر کێشەی گەورەیە چکە هاوڕێتی ناکرێت چکە ئەسە ناپەرژێت سەر هەمویان حەقی هەمویان نادەی چکە بازنەی گەورەمان هەیە زۆر نییە پێتەوەم نابێت تێپەڕێ خۆی زیاتر لە 2 بۆ 3 طبیعی یەک بێ کێشەیە چکەواتە کێشە هەیە یان بۆچی یەکدانەیە و ئەگەر زیاتر لە 9 بیانی زۆرەواتە تۆ تێکەڵت کردووە ئامەکانت هێناوەتە سەر تایبەتەکان کە ئێمە پەیوەندیت ئامان هەیە دێم تۆ ئەتناسم لە بەرنامەکە ڕقەمی تۆ وەرەگرم ئامی جار وایە ساڵمانگە جاری تەلەفۆنێکت بۆ ئەەکەم کۆمەڵێک هەیە تۆزێک گرنگترن ئەوانەی لە ئیشان ئەوانەی بەڕێوبەرە دیێمە خواردتر سێەم پەیوەندیە نزیکەکانە کە زۆر تایبەتن یعنی ڕەنگە من لەگەڵ ئێوە بە شێوەیەک دانیشم لە بەردەم ئەوان وا دانانیشم ئەو قسانە و لەگەڵ تۆ ئەیکەم لەگەڵ ئەوان پێکەنین و دەمچاوێکم لێ ئەبینی ڕەنگە بڵێ خۆی هەندێشتی زۆر تایبەتیش هەیە تۆ تەنها لەگەڵ هاوڕێکە تاتوانی باسیکەی نە لەگەڵ برا نە لەگەڵ باوکانە لەگەڵ خوشکە وانە زیاتر بۆ لەبەرەوەی نزیکی لە خۆت یا خۆتە بی یعنی هاوڕەیەک مانای هاوڕێتی ناگەێنی ئەگەر من لەگەڵ یا خۆم نەبم بترسم قسە بکەم ئەترسم ڕفتارێک هەڵە بکەم ئەوە هاوڕێتی نییە ئەوە پەیوەندی گشتیە بەڵام هاوڕێتی ئەوەی من قسەیەکەکەم ڕەنگە ئەو عاجز بێ ینی عاجز بوون نییە بەعام بەڵام عاجزیش بوون ئەتیادیە کەنێ قسەکەن هەنێ گاڵتەمان هەیە هەنێک لێکە بورین یعنی پەیوەندیەکە زیاتر خۆتی بەبێ ئەوەی بترسی لەوەی کە ئەبێ سنووردا بنەی زیاتر خۆتی بە کراوەی لەگەڵیا بە هەموو یعنی زیاتر بە هەموو هێستەوە لەگەڵ یا کراوەیت بۆیش ئێمە ئەتوانین بڵێن ئەوە مانای هاوڕێتیە کاتی کە خۆتی و لەگەڵ یا خۆت ئەدۆزیتەوە زۆر باشە دکتۆر ئەکرەم چیمەخان شتێکی زۆر گرنگی باس کرد هاوڕێی ڕاستەقینە ئەوە نییە کە تۆ بتانی هەموو شتێکی لا باسکەی نەک بە شێوازی بڵین بۆ نمونە تۆ هاوڕێکی خۆت ئیهانەکەی بڵێ ئەتیادی هاوڕێمە جوینات یاخود دڵی بێشێنی بڵێ ئەتیادی هاوڕێمە بەڵام بتانی هەموو شتێکی ناخی دڵتی پێ بڵێ بە شێوەیە کە وەکو ئیهانە نەبێ بەڵام ئیتر ئەوە دیاری کاکە ئەمە بەڕاستی ئەمە هاوڕێی خۆتە لە لایشی ترەوە هەندێک کەس هەیە هەندێک هاوڕێ هەیە یعنی تۆزێ مقەیەد ئەبی لە شێوازی قسەکردنت لە قسەکردنت لە تەرحی بیر و بۆچوونەکانت تۆزێ ها هینەکەی ئایا ئەوەش هەر هاوڕێ یاخود ئەم هاوڕێ خۆی وایە یاخود ئەمە نەخێر ئەمە ئەچێتە ئەو بازنەکەی دووەم و بازنەی گشتی بڵێ سێ پەندی ئینگلیزی و کوردی و عەرەبی هەیە لەسەر هاوڕێتی ئینگلیزەڵێ friend in need is friend indeed هاوڕێی تەنگانە هاوڕێی ڕاستەقینێ عەرەبەڵێ ئەصدیقاء الشدة هاوڕێی تەنگانە کوردیژەڵێ هاوڕێی تەنگانە بەڕێی من ئەم سنووردارکردنی هاوڕێتی کە تەبعاً بۆتە جۆرێک لە بیرکردنەوەی نەرێتی بەسەر بیرکردنەوەی هەمومانە ینی زۆر بەمان کە ئەڵێن هاوڕێی تەنگانە ئەڵێ هاوڕێی ڕاستەقینە ئەوەیە کە هاوڕێی تەنگانە بێ بۆ لەبەرەوەی بەشێکی زۆری ژیانی ڕابردوومان تەنگانە بووە تەنگانە باشە دکتۆر کە ئەوە چیمەنخانی فەرمووی ئێمە مەخلوقێکی ئیجتیماعین وانە
ئەمەی کە ئێمە ئاواین حەزەکەین دایمە دەورما قەرەباڵغ بێ هەر بۆیە مەسەلەن هاوسەرگیری ئەەکەی بۆیە هاوڕێتیەکەی بۆیە مناڵ دروستەکەی بۆیە تێکەڵی کۆمەلگابی بۆ ئەوەی کە بە تەنیا نەبی وانە کە تۆ هاوڕێتیت کرد ئایا بۆ ئەوە نییە کە ڕۆژێ لە ڕۆژانەگەل لێو قەوما هاوڕێکانت بێن بەهاناتەوە گەڕەکە کە دراوسێک بێنمەوە ئێوە لە ماڵەوە چەند خۆشک و بران ئێمەش زۆری وەکو ئێوە ماشەڵڵا ئێوەش زۆر نیمەش زۆری بەڵام ئیسا من و تۆوانین دوو مناڵ سێ مناڵمانێ لەوە زیاترمان نییە وایە یان تەمەشاکە ئەو ڕێت ئەو پەڕی چوار باشە ئەوەش گۆڕاو سیرکە هاوڕێتیش ئەبێ وابێ ینی هاوڕێتیش ئەبێ وابێ بەڕێی من هاوڕێتی نابێ بەو ڕادەیە زۆر بێ کە تۆ وەختت زۆر لێبەرێ وەختت زۆر لێبە معلومە وەختت زۆر لێبە دوو فەرق بکەین لە بینی ناسیا و هاوپیشە هاوکار خزم و ئەقرەبا و لەگەڵ هاوڕێ هاوڕێت ئەو کەسەیە کە خۆت ئیختیاریەکەی ینی ئیجباریش نیت وانە خۆت اختیارت کردووە بەعزێجار هەستەکەی هاوڕێیەک کەسێک کە پەیوەندی زۆرە لەگەڵی ناچاری هاوڕێتی بکەی بەڵام نەتیجە بڕیارە دەی پەیوەندەکە ناهێڵیتەوە بۆیە چاکتر وایە ئێمە هاوڕێتی لەو حاڵەتە تێبگەین کە ئێستا خۆمان پێویستمان پێێتی پێویستیەکە بەڕێی من پێویستی مادی نییە پێویستی سیاسیش نییە پێویستی کۆمەڵاتیش نییە بەڵام پێویستیەکی ئەوەیە وەکو مامۆستا فەرمووی چێژت بداتێ شعورت خۆشکە مەجلیسەکەت خۆشکە دڵت خۆشکە دڵی خۆشکەی بەو شێوەیە بەڕێی من هاوڕێتی هین بکەین ینی وەکو جاران ئەو هەموو مەسئولیەتە ئەو هەموو پێویستیە نەخینە سەر شانی هاوڕێتی بوو ئەوەیە کە ئێمە لە دوای ئەوەی کە لە کارەکەمانە ڕۆینەوە یان لە دوایەوەی کە لە ماڵەوە ئیسراحە دەکەینەوە مەسەل ئێوارەیەکە یان لە هەفتەیەکە جارێکە یا دووجارە هاوڕێتێکە هەر ئەوەنە بهێڵینەوە کە ئێمە لەو کاتایە پێویستمان پێک بێ ئەچین بۆ وەرزشێ پێکەوە ئەچین بۆ سەیرانێ پێکەوە یەکێ لەو حاڵەتانی کە لە هاوڕێژیەکی بۆ وەرزش پێکەوە ئەو وازێنێت تۆش بەزبووی واز بێنی ئەوەش هەیە قسەکە لەسەر تۆ وازمێنە وەڵام من لەگەڵ برادێکە ڕۆیشتین کاکشاوە و برادەرمە چوین بۆ وەرزش من وازمێنە ئەویش وازیێنە یعنی پیا و خراپەکە من بووم لەوایە ئاخر ئەزایی چۆن ئەوە شینە ئەوەش جۆرێکە لەوەی کە ئەو کەسە پێویست ناکە هەموو ئیعتیمادێکی لەسەر تۆ بێ دیقەت باڵم چی والله احتمال من بۆ ئەو کارە بۆ ئەو تەشجیعم کرد واز بۆ ئەو ئیشە بۆ ئەو ئیشە هاوبەشەی نێوانتان یعنی مەسەل بۆ نمونە وەرزش پێویستیەکە هەمومان پێویستمان پێێتی وەنا جا هاوڕێم لەگەڵایە برام لەگەڵایە لەگەڵمانیە من پێویستم پێێتی باشە ئەوی ژێت خۆشتر باشە کەنایەت من ئەبێ بیکەم بۆیە مەبەستم ئەوەیە ئێمە هاوڕێتی لەم سەردەمەیە تۆزێک ئاسانتری کەینەوە بەڵام مەفهومیکی تازەی بینێ تێگشتێکی تازەی بینێ کە ئەوەیە هەستمان نزیک بێ لەیەک ڕەفتارمان نزیک بێ لەیەک بیرمان نزیک بێ لەیەک و کارێکی وا بکەین کە ژیانی یەکتر ئەو فترەی کە پێوەین ژیانی یەکتر خۆشتر کەین ئاسانترکەین کە ئەو کۆی کە لە دەروونناسی و لە کۆمەڵناسی و لە عیلمی ڕۆحانێتوانەتە کە وزەیەکی پۆزتیفت باتێ و بتانی بیری بکەیت دیقەت باڵم چی بتانی بیری بکەیت زۆر مەسەلە بە هاوڕێی وا هەیە خواخواتە نەیبینی تووشیش بوویت هەموومان توش بووین بەڕاستی هەموومان تووشی حاڵەتی وا بووین بۆیە ئەم شتانە مهمە ینی هەرچەند من زۆر سادەم کردەوە بەڵام بەڕاستیش مهمە چکە بۆ تەفاهمەکە بە تایبەتی لە تەمەنی دوای 25 و 30 ساڵی ئەو کەسانی کە ئەیکەی بە هاوڕێی خۆت بە نزیک بن لە بۆچوونی خۆتەوە نزیک بن لە تەبیعەتی خۆتەوە لە ڕفتاری خۆت باشە ئەکرێ بۆ نمونە لەم تەمەنە هاوڕێی نوێ بێتە ئەو بازگەیەوەمان شتی وامان کردو بڵێ من تەمەنم معلومە لە ئێوە گەورتر ئێمەش شتی وامان کردووە و ئەشبێ ینی هەموو جارێ بێ کە کارێکی دیاری کراوە مەسەلەن بۆ ممکن ئێمە لە دوای ئەم بەرنامە ببین بە هاوڕێ احتیمالی هەیە
وەنا من لە خزمەتانە ینی ئەوە ینی هەمیشە ئەوە واردە بەڵام ئەوەمان لەبیر نەچێ ینی نییە بەو ڕیتمە کۆنەی جاران هاوڕێتی بەڕێی من ئێستا تیا نابێ بۆی نابێ چیمەخانە هەندێک بیر و بۆچون هەیە دەڵێ تەنیایی کە بۆ نمونە لە ماڵێکایی بە تەنیا سری فیلمێکی جۆ لە موزیکە گریت خواردنێ ئامادە ئاکەی دڵت خۆشە ئەمەی تر نیعمەتێکی خوای گەورەیە بۆ تۆ هەندێکیش ئەڵێ تۆ بە تەنیایی هەمان جملێ بە تەنیایی لە ماڵەوەس بە تەنیا سری فیلمەکەی بە تەنیا جۆ لە مۆسیقاگریت و خواردنیژە خۆیت خواردنێکیش دروستەکەی بە تەنیا و بە تەنیاژەی خۆیت ئەوە ژیانە یعنی هەمان جملەیە بەڵام ئەکرێت هەیە زۆر لەزەت لەوا بینێەوە کە بە تەنیایە بۆ خۆی پێەکەنێ و مرتاح و جەوی خۆشە و بە ئارەزوی خۆی قادسەر چ فیلمێک بیوێت تەماشایکە و چ خواردنێک بیخوا حەزی لێبێ خۆی دروستیەکە هەڵبەتە بێ خواردن بزانێت دروستکە ئەم دوو بۆ چوونە ئایا کامیان ڕاستە یاخۆت ڕاست و هەڵەیتیان نییە بەڕای من ڕاست و هەڵەیتیدانە ئەزانی بۆ لەبەرەوەی ئەو کەسەی کە حکمەدا لەسەر کەسێ بە تەنیایە ئەوی داماوە چەند گوناحە کەسی نییە چونکە خۆی هەموو دقەیەک هەڵدێ لە تەنیایەکەی بۆیە ناخی نایەوێت تەنیا بێ یعنی تەنیایی بۆ ئەو کەسە نابێ نەک لە ئەزانی چۆنە خەڵک بە بۆچوونی خۆی زیاتر بڕیارەدا ناچێت تەنیا و کەسی بەرامبەر مێشکی کەسی بەرامبەر ئەو کەسەی کە ڕقێ لە تەنیایەکەی لە تەنیایی هەڵدێ چکە کێشەیەکی هەیە زیاتر دەرونیە واتە من هەڵدێم لە تەنیایی چونکە ئەترسم هەڵدێم لە تەنیایی بۆ ئەوەی بیر نەکەم بە مەفهومێکی کە تەنیایی جیاوازە لە ژیان بە تەنیایی مەبەستم لە حاڵەتی تەنیاییە نەک لە کۆی ژیان بەڵام بۆ کەسێک تەنیایی چێژ بەخشە ئەزانی بۆ لەبەرەوەی تەنیاییشی کردوتەوە قبوڵی کردووە ژیاوە و تەحملی کردو ئێستا بۆتە چێژ لە دەوری زۆر قەرەباڵغا لە عشرەتێکی گەورەیە بەڵام هەست بە تەنیاییەکە لەبەرەوەی ئەنسان ئەو کاتەی لەگەڵ خۆی دانیشت و هەستی بە تەنیایی کرد لەگەڵ هەزار کەس دانشێ هەر نەقسی هەیە و ئەو کەسەی کە لەگەڵ خۆی دانیشێ بە کتێبێ بە کوپی قاوە سبەی تا ئێوارەوە مرتاحە ئەو کەسە ئەگەر کەسیش نەبێ هەست بە تەنیایی ناکە و ئەم کەسەی کە باسی ئەەکەم دووەم لەگەڵ خەڵکە ئەگونجێ و کێشەی نییە و هاوڕەتی لەگەڵ ئەم کەسە گونجاوترین هەڵبژاردەیە و ئەو چونکە ئەو کەسانەی کە تەنیان و ڕقیان لە تەنیایەکەیان زۆر کات التیزامی زۆرە خەنە سەرشانت تەلەفۆنت نەکرد نەهاتی هەواڵت نەپرسی بەڵام ئەو کەسەی کە چێژ وەرەگرێ احتیمادی نییە لەسەر تۆ ژیانی پێ قبوڵە ژیانی پێ قبوڵە و بۆیش کۆی پەیوەندیەکەی پێ قبوڵە بەڵام ئەو کەسەی کە تەنیایی ڕەتەکاتەوە کۆی تەنیایەکەی پێ قبوڵ نییە و بۆیش زۆر کات خەلەلت لێ دۆزێتەوە لەبەرەوەی تۆ بە پەرپرسیار ئەبینێ بەرامبەر بە پڕکردنەوەی تەنیایەکەی ئەوەیە کێشەی خەڵک بەرامبەر بە تەنیایی یعنی لەبەرەوەی کە ئەو هاوڕێی لێی ناپرسێتەوەیتە بۆیە ئەو تەنیایە پێی وایە خەتای ئەوە ئەزانین چۆنە ئێمە شتێکمان بیرە چێ هاوڕێ مەجبور نییە بە هیچ شتێک ئەسڵەن هیچ ئینسانێک مەجبور نییە بە هیچ شتێک باوکیشم کاتێک کە باوکم پارەی هەیە و ئەیدا بە براکەم من بۆم نییە ناچاری بکەم بڵێم بۆچی داد بە براکەم چونکە پارەی خۆیەتی پارەی خۆیەتی من ئەمە گەورەترین کێشەی خەڵکە بە هەمان شێوە هاوڕێتی ئێمە زین چۆنە چاوەڕێی زۆر شتەکەین باوکەکە خۆی دڵینایە پارەکە بابە براکەت و نەیابەت تۆ دڵیشی بێت هەڵبژاردەی خۆیەتی بە هەمان شێوە هاتی بۆلام نەهاتی بۆلام هەڵبژاردەی خۆتە ئەبێ من هەر ئەو ڕێزم هەبێ بەڵام کاتێک کە ناچاری ئەەکەی لە چیەوە ناچارێکە دروستە بێت لەو هەموو فکرە کە لێرە هەیە دائنیشم چاوەڕی زۆر شتیان لێ ئەەکەم ئێستا وان بۆ ئەکا ئەمە ئینسان هیوایەتی چاوەڕوانیە کە زۆر گەورەت کردەوە ئەو کاتە شتەکە بە دڵت نەبێ ئەیکەیت من ڕقی نیام لە چاوەڕوانیە یعنی چاوەڕوانی لە ئەوروپا چاوەڕوانی پاس دەکرد قیتاری تارە زۆر ناخۆش چاوەڕوانی بەبەسمان لە تەوقعە یعنی ئێستا من و تۆ هاوڕێن ئەڵێم تەواو ئیتر ئەگەر پێویستم پێ بدێ بەهانامەوە ئەگەر بۆچم فڵانە شوێن داوت مەکە ئەگەر وا بکەم وان بۆ ئەکە بەڵام کە نایکەی هەستەکەم شۆکە بم و لە بنەڕەتە من هەڵم بۆچی من چاوەڕێوە لە تۆ بکەم خۆی ئەڵێن ئەگەر بتەوێ زۆر ئاسوودە بی چاوەڕێ هیچ شتێک لە کەس مەکە چاوەڕێ هیچ شتێک مەکە لە هیچ کەسێک هیچ کەس
ئەوەی لەسەر شانتە بیکە ئەوەی پێتەکرێ خۆت بیکە و هەموو کەس جێگای ڕێزە و ئەوەی حەزت لێ ئەنجام بدە. یعنی دکتۆر ئەکرەم ئێمە هەر بە هەڵە لە ئیشەکە تێگەیشتین هاوڕێتی مەوزوعێکی ترە تەنها بڵێن بۆ کات بەسەربردنە ئەگەر ڕاز بێ وشەکە یاخۆت بڵێن بۆ ئەوەی کە هەموو لەگەڵ هاوڕێکانمانە پێکە و کاتێکی خۆش بەرینە سەر. خۆی یەک پرسی مهم هەیە لە هەموو جۆرەکانی پەیوەندیە و بە تایبەتی لە ناو هاوڕێیەتە مەسلەی خۆپەرستی بکەرە دەرەوە بیکەرە دەرەوە پەیوەندیەکان خۆشە بێ. جا خۆپەرستیەکەش هەر ئەوە نییە تۆ نایبنی خۆپەرستی. خۆپەرستی لە هەستایە لە ڕەفتارایە لە بیرکردنەوەیە لە مەعامەلایە لە هەموو یاتیاتی. ئەم خۆپەرستیە خراپترین ئافەتە خراپترین نەخۆشیە بۆ هەموو پەیوەندیەکان هەموو پەیوەندیەکان. بۆیە ئەم مەسلەیە ینی ئەم مەسلەی خۆپەرستی بکەرە دەرەوە بۆ دەرەکەیە کە هاوڕێیەتی زۆر خۆشە و زۆر ئاسانیشە. دقت بە هەردووشیە هەم زۆر خۆشە هەم زۆر ئاسانیشە. ینی مەسەلە بۆ نمونە من نابێ ئەو چاوەڕوانیە زۆرم لە تۆ هەبێ لە هاوسەرەکەشم هەم بێ لە کوڕەکەشم هەم بێ لە کچەکەشم هەم بێ لە خوشک و براکەشم هەم بێ. بەعزێ کەس کێشەکەی ئەوەیە کە چاوەڕوانی زۆر لە تۆ هەیە. مەسەلە هەموو ڕۆژێ ئەبێ بیبینی ئاخر ئیشم هەیە ناتوانم. مەسەلە هەموو ڕۆژێ مەسەلە دانیشین گعدە بکەین ئاخر ناکرێ. مەسەلە هەموو ڕۆژێ مەسەلە نییە بچین بۆ کافتێریا ئاخر هەر ناکرێ. ینی ئەمە زیاتریش ئەو کەسانن کە قسەکەی مامۆسا زۆر زۆر جوانە ئەو کەسانن کە لە تەنیایی ڕائەکەن لە حاڵێکە تەنیایی ئەگەر دیوێکی تەنیا بوونە بەڵام دیوەکەی تری بەرهەمهێنانی شتە بەرهەمهێنانی نووسینە بەرهەمهێنانی مۆسیقایە جەنابەت بەرهەمهێنانی فکرە بەرهەمهێنانی چێژوەرگرتنە لە سەیری فلیمێک چوزانم چوون بۆ مەلەکردنەیە پیاسەکردنە بەتە هەموو ئەمانە دەوری هەیە لە تەنیایی. بەڵام کێشەی گەورەی ئەو ئینسانانەی کە لە تەنیایی ڕاکەن بڕوا بکە سەر ڕایەوەی کە پەروەردەی پێشویان چۆن بووە ئێستا ڕەم بێ مەجالی ئەوە نەبێ بە وردی باسکەین. بەڵام کێشە گەورەکان بڕوا بکە ئەوەیە خودمحورن جەنابەت لەو مەجالە پسپۆڕیتێ یعنی هەموو شتێک لە پێناوی خۆیانە یاعتیباری بۆکەن کە دنیا وانە دنیا وانە یعنی ئەو پێی وایە ئەبێ ڕەفیق فریایکەوێ ئەبێ برا فریایکەوێ بێ خۆشک بفریایک ژیان وانێ من ناتوانم فریایکەم ینی بۆیە ئەگەر ئەمەی لێ دەرکەی ڕەفاقات یان هاوڕێتی یان هەموو پەیوەندیەکانی تریش بڕوا بکە پەیوەندیەکان زۆر خۆشە چکە با بڵین زۆر باری ناکەین زۆر قورسایی ناخینە سەر ئەوەی بە ئینگلیزیاڵێ تێکە دیزی بە ئاسانیەی گرین بەڵام خۆشیشە چێژبەخشیشە. کاتی بەرنامەکەمان بەداخەوە هەرەو نەبوو زۆر سوپاسان دەکەم بەڕاستی ماندوو بکردن بۆ گەنجەکانمان کە تازە خەریکن. من ئەزانم لە لای گەنج هاوڕێتی شتێکی زۆر یعنی وەکو مقدسە زۆر زۆر گرنگە بەلایەنەوە هاوڕێتی و لەوان کە بتوانن خۆیان بدۆزنەوە. دکتۆر ئەکرەم تۆ چی بە گەنجەکانەڵێی ئەگەر وەکو جوملەیەک بڵێن کۆتا جوملەت بێ؟ من ئەڵێم زۆر کات بۆ هاوڕێتی دامەنێن. ئیشەکەتان گرنگە خێزانەکەتان گرنگە و باشە ئەو ئیحتیمامە ئەو گرنگی کە خۆت لە بیر و باوەڕتا هەیە لە هۆشتایە بۆ تحقیقی زات ئەوەشە لە هەڕەمی ماسلۆیە هەیە خۆ دەزانی بۆ تحقیقی زات بەشی زۆری کات بۆ ئەمە دابنێن. بەداخەوە لە گەنجیە کەس نەبوو ئەمانە بە ئێمە بڵێ فترەیەکی کەم بۆ هاوڕێتی دابنێن چکە لە بیرمان نەچێ ئێمە ئەو کاتە هاوڕێتیەکەین کە لە ئیشەکانمان بووینەتەوە ئەمە بکەینە ستایلی ژیان باشە بیکەینە ستایلی ژیان باشە. ناکرێ من خەریکی کتێب نووسین بم و لە نیوەی ئەوەی مەقالەکەم نووسیەوە وازی لێ بێنم و بێم بۆ لای تو یعنی یەکەم جار ئیش و کارەکەت خاونەکەت ئەوە ضرورەتی ژیانە خێزانەکەت اینجا هاوڕێ بەڵێ شتێکی تریش با بڵێن دروستکردنی
پاشە ڕۆژیش دروستکردنی پاشە ڕۆژ پاشە ڕۆژی خۆت هەڵبەت. مەبسمەر پارە نییە مثل من پاشە ڕۆژی خۆم بە نووسین دروست کردووە ڕەنبێکم ئەو غەم دەست نەکەیت جەنابەت هەروایە مامۆستا هەروە مەسەل پاشە ڕۆژێکی وا دروستکە کە تۆ بیکەیتە بەیزێک بیکەیتە بناغەیەک کە هەمیشە بتانی بیکەیتە هینێک بیکەیتە دەستکەوتێک بەدەستەوە ئەمە زۆر گرنگە بۆ گەنج ئەنجە دوای ئەوە هاوڕێتی بەڵام بەداخەوە زۆرێک لە گەنجەکان زۆری لە پیرەکانیش یعنی ئەوەی وەخت بە و هاوڕێتیەوە سەرفەکەن خۆ پیرەکانی تر هاوڕ بێکەوە من سەرمێ بەسەرێک و قراب نییە بەس گەنجەکان چی منخان جەناب دەڵێ چی من قسەیەک ئەەکەم کە هەمیشە دووبارە کرێتەوە ئەڵێ هاوڕێکەت چۆنە تۆ شوابی یان پێم بڵێ کێ هاوڕێتە پێتەڵێم چۆنیت ئێمە بەبێ یەک یاسامان هەمیشە بیربێنی و هەموو ئەو جەنجاڵێک کە لە سوۆسیال میدیا هەیە ئەنواع خەڵکی ئەدناسن ڕۆژانە کۆنتاکتە بێ ژیانی سرعەتە سوۆسیال میدیایە ئەو کەسەی کە هاوڕێتە وردە لاسایەکەیتەوە بزانی یان نەزانی ئەو هاوڕێت چۆنە ئەگەیتە هەمان ئاست ئەتەوێ بەرز بیتەوە هاوڕێکت بەرزە بیتەوە ئەتەوێ وەڵە بکەوی هاوڕێکی بێنە یاخود هاوڕێکی هەوارتێ بکە کە نزمت بکاتەوە واتە هاوڕێتی زۆر گرنگە زیاتر لەوەی کە خەڵک تەسەوڕیەکە بۆ ئەوەی ژیانت بنیات بنەی بۆ ئەوەی سەرکەی بۆی بچی لە پێشەوە لە ژیان ئەبێ هاوڕێتەکان زۆر بە وردی هەڵبژێری زۆر لە خۆت بچن زۆر مرتاحبی لەگەڵیانە و ئەو هاوڕێیە کاتێک کە لەگەڵ یا دانشم گیانم یان جەستەم سووکە بێ نەک قورسە بێت زۆر ڕاستە زۆر سوپاسانەکەم بەڕاستی مادووبارکردن دەستان خۆش بێ بیلەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی کاردانەوە لێرەدا کۆتایی هات هەتا بەرنامەیش کە هیوادارم تەندروست باش بن دڵخۆش بن بەخوای گەورەتان ئەسپێرم و خواتان لەگەڵ